خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 122 لاپەڕا 122 بە پرسیاری یەک دەست پێ دەکەم بۆچی هەموو ژمارەیەکی تەواو بە ژمارەی ڕێژەیی دادەنرێت. پاشان نمونەیەک بهێنە پاڵپشتی وەڵامەکەت بکە. هەموو ژمارەیەکی تەواو بە ژمارەی ڕێژەی دادەنرێت چونکە دەتوانین ژمارەی تەواو وەکو ژمارەی ڕێژەی بنووسین. بۆ وێنە ئەگەر ئەمن ژمارە چوارم هەبوو، ژمارە چوار ژمارەیەکی تەواوە، دەتوانم ژمارە چوار وەکو ژمارەی ڕێژەیی بنووسم کە بنووسم دەکاتە 20 دابەش 5 چونکە 20 دابەش 5 دەکاتە 4 و 20 دابەش 5 ژمارەیەکی ڕێژەیە لەسەر شێوەی ڕێژە نووسرایە. ڕێژە واتە هێمای دابەشکردن، پاشان ژمارەیەک لێرە لەسەرەوە ژمارەیەکیش لە خوارەوە، وەکو لە کتێبەکەی نووسرایە ب دابەش ج. ب و ج دوو پیتر واتە دوو ژمارە. ئەوە شێوەی ڕێژەییە. هەموو ژمارەکان دەتوانین بە شێوەی ڕێژەیی بنووسین. ژمارەی تەواو و ژمارەی دیکەش ژمارەی کرد. لەبەر هەندێ نووسرا بوو نمونەیەک، ئەوە نمونەیەکمان هێناوە 20 بەسەر 5. هەرچ نمونەیەک بی دەتوانی نمونەی دیش بۆ وێنە ئەگەر ژمارە سێمان هەبی تەواوە دەتوانم بینووسم وەکو ڕێژە 3 دەکاتە 12 دابەش 4. بێگومان ئەو ژمارانە دەبی ژمارەی تەواو بن. هەمیشە ژمارەی تەواو، ناتوانین ژمارەی ناتەواو بنووسم لەسەرە و ژێرە. پرسیاری یەک تەواو بوو. پرسیاری دوو، کام لە ژمارەکان لەوانەیە دیار بکەوێ لە نێوان 4.5 و 4.4 یان 4.1 بەسەر 2 و 4.1 بەسەر 4 یان 4.1 دابەش 2 و 4.1 بەسەر دابەش 4. دوو ژمارەی کەرتیمان هەیە. ئایا ئەگەر هێڵی ژمارەکان بکەمە 16 بەش چ ژمارەك دەردەکەوی لە مابەینی ئەو دوو ژمارەیە؟ با بچم بزانم هێڵی ژمارەکان کوو دەکەمە 16 بەش. چونکە ژمارەکە 4 بوو لێرە، ژمارە 4 لێرە دەنووسم ژمارە 5 کە تەواون پاشی 4 دێ. ئەوجا هێڵەکەش دەکەمە 16 بەش. بەش مانای چیەواتە لێرە لەو هێڵەی هەتا دێمە ئەو هێڵەی دەکا 1 بەش. واتە هێڵەکان ئەگەر بژمێرم 17 هێڵ دەکا، بەڵام بەشەکان لە مابەینی هەردوو هێڵ 1 بەش هەیە. ئەگەر هێڵەکان بژمێرم 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 هێڵی دەبی دروستکە، هێڵی بچووک بچووک گچکە گچکە، بەڵام لە هەمان کات هێڵی ژمارەکان ئەو هێڵە سەوزە کەسکە کرایتە نەک 17 بەش 16 بەش. ئەوە تێبینیە کە زۆر کەس ڕەنگە هێڵەکان بژمێری وەی زانیە کردیتی 17 بەش، بەڵام دەکرێتە 16 بەش چونکە هەمیشە یەک هێڵ لەو هێڵانە ناژمێردرێ، یان لێرە یان لێرە. ئێستا ئەمن
هێڵی ژمارەکانم کردە 16 بەش، ئێستا دەینم لە 1ەوە هەتا 16 لەسەر ئەو هێڵەی دادەنێم، چونکە جێم نییە هەمووی لە خوارەیان لەسەرێدانێم، ئەمن هەندێکیان لە کەرتەکان لەسەرەوە دادەنێم، هەندێکیشیان لە خوارێ. ئەگەر تەمەشاکەین لە 1 لەسەر 16 دەستم پێ کردیە، 1 لەسەر 16 لە لێرەیە، 2 لەسەر 16 لێرەیە، 3 لەسەر 16ەوە دیارە هەمووی هەتا دەگەینە 16 لەسەر 16 کە لە هەمان کات دەکاتە 5، چونکە بەبەستم چییە؟ لێرە کەرتەکان واتە 4 و 4 هەر هەیە، 4 تەواو و 1 بەسەر 16، 4 تەواو و 2 بەسەر 16 وچی گەیشتمە ئێرە دەبیتە 4 تەواو 16 بەسەر 16، چونکە 16 بەسەر 16ش دەکاتە 1 ژمارەی تەواو، ژمارەکە دەبیتە 5. واتە هیچ جیاوازی نییە چ بنووسی 4 ژمارەی تەواو و 16 بەسەر 16 یان بنووسی 5. یەک شتە لەبەر هەندێک ئەو 16 بەسەر 16 لێرە دانرایە وەکو دەیبینین. ئێستا ئەمن ئەوە گوتمان هێڵی ژمارەکانم دابەش کرد بەسەر 16 بەش. ئێستا دەبی بزانم کامە لەو بەشانە دەکاتە ئەو دوو کەرتەی کە ئەمن هەم بوو. کامە دوو کەرتە؟ 4.5 و 4.1 لەسەر 4. ئایا ئەگەر ئەمن ئەو دووە 1 بەسەر 2 بیکەمە ژێرەکەی بکەمە ئەو چارەکەی وەکو خۆی دەنووسمەوە 1 بەسەر 2، ئەگەر بمەوێ ژێرەکەی ببیتە 16 دووەکەی دەبی کوو بنووسم 2 دەبی جارانی 8 بکەم. ئەگەر خوارەی یان ژێرەم جارانی 8 کرد ناچارم سەرش جارانی 8 بکەم. واتە چی لێ دێ کەرتەکە؟ ئەو کەرتە دەبیتە 4 تەواو و 8 بەسەر 16. بەڵێ 8 بەسەر 16 هەمان کەرتە، هەمان بەهایە. ئەدی کەرتەکەی دی 4 و 1 بەسەر 4 ئەوی کوو بکەمە 16 ژێرەکەی، ئەویش زۆر ئاشانە، ئەویش ئەو کەرتە ئەو 4ەی جارانی 4 دەکەم دەبیتە 16 سەرێش هەروە. واتە کەرتەکەی من ببوورە، کەرتەکەی من دەبیتە جاران لێرە دەبیتە 4 تەواو و 4 بەسەر 16 کەرتی ئەو کەرتە. ئێستا بچم بگەڕێم بزانم ئەو کەرتانم هەیە کە من لێرە دروستم کردن لەسەر هێڵی ژمارەکانم. لێرە کەرتەکان گەر تەمەشاکەم بزانم لێرە ئەوەتە 4 و 4 بەسەر 16 لێرە هەیە وەکو دەبینین ئەلێرە ئەوەتە 4 بەسەر 16 4 و 8 بەسەر 16 شەیە هەردووچی هەیە 4 و 4 بەسەر 16 هەروەکو ئەوەیە 4 و 1 بەسەر 4 بی 4 و 8 بەسەر 16 هەروەکو ئەوەیە 4 و نیو بی ئەو کەرتە. چ کەرتێک هەیە لە مابەینی ببوور ناتوانم ئێستا چ کەرتێک هەیە لە مابەینی ئەو کەرتە کە دەکاتە لەگەڵ ئەو کەرتەی دوو کەرتمان هەیە لە مابەینی یان 3 کەرتمان هەیە لە مابەینی 4 بەسەر 16 5 بەسەر 16 هەیە 6 بەسەر 16 هەیە 7 بەسەر 16 هەیە. کەواتە لە مابەینی دەتوانین بڵێن
کەرتی 4 و 1 بەسەر 4 و کەرتی 4 و 1 بەسەر 2 3 کەرتی دیکەشمان هەیە. بێگومان بە ملیۆنان کەرت هەیە، بەڵام لە کەرتە ئاسانەکان ئەگەر کردمانە 16 بەش، ئەگەر بیکەینە چەند بیکەینە بەشی زۆرتر کەرتی زۆرتریش هەیە. ئەگەر بمان ژێرەکانمان کرد بە 32 کەرتی زیاتریشمان بەدەست دەکەشت، بەڵام لێرە تەنیا کردیتمە 16 بەش، ئەو کەرتە بەدەستمان کەت کە لێرەیە، دوای ئەو کەرتە 6 بەسەر 16 ئەو کەرتەش 7 بەسەر 16 لە مابینی 4 و 6 8 بەسەر 16 و 4 بەسەر 16. ئەوە زۆر بێگومان ئاسان نەبوو دروستکردنی، بەڵام بەو شێوەیە ئەگەر دوو ژمارەی تەواوت هەبوو، هێڵی ژمارەکان دەتوانی دابەشکەی بەسەر چەند ژمارەی دەتەوێ، هەتا زۆربی کەرتی زیاترت دەست دەکەوی. هەمیشە دەست پێ دەکەین بە 1 بەسەر 16 2 بەسەر 16 3 بەسەر 16 و هەتا دەگەینە 16 بەسەر 16 کە دەکاتە 5ەوە. بگەڕێمەوە لای پرسیارەکانم. لێرە هاتمە لای پرسیاری ڕاهێنانی ئاراستەکراو. هەر یەکە لەم ژمارە ڕێژەیانە لەسەر شێوەی دابەش بنووسەواتە لەسەر شێوەی کەرتەکی ئاوا، لێرە ژمارەیەکی تەواو هەبی، لێرەش ژمارەیەکی تەواو هەبی. ئەو جا هەر چبی ژمارەکان، بەڵام با بزانین. پرسیاری ژمارە 3 کەم یان نێگەتیڤ 0.37 کەم یان نێگەتیڤ 0.37 بزانم ئەوە لێرە با لێرە ڕەشکەمەوە هەتا بتوانم 0.37 0.37 هەتا ئەو کەرتە دەیەی بکەمە کەرتی ئاسایی یان ڕێژەی چ دەکەم، تەنیا ئەو هێمای دەنووسم، هێمای دابەشکردن. لێرانە تەمەشا دەکەم چەند ڕەنووسم هەیە، ئەوە 1 ڕەنووس، ئەوەش 2 ڕەنووس لە لای ڕاستی فاریزە، واتە لێرەنە لەولایە لە لای ڕاستی فاریزە 2 ڕەنووسم هەیە. چونکە 2 ڕەنووسم هەیە، لێرانە 2 سفری دادەنێم و ژمارە 1 دادەنێم، واتە 100. ئەو جە چ دەکەم؟ پاشی هەنجی دەچم ئەو سفر و فاریزەی دەسڕمەوە. ئەوە کەرتەکەم دروست کرد. کەمەکەش بێگومان هەر وەکو خۆی دەمینێتەوە، چکە ژمارەی نێگەتیڤە، واتە کەم 37 بەسەر 100. ئەوە کردمە لەسەر شێوەی ڕێژە نووسی. ئەوە تەواو بوو. لێرە 2 ژمارەی تەواو 4 بەسەر 5 یان 2 4 بەسەر 5 کوبی کەمە ڕێژە ئاسانترە. لێرە چ دەکەم؟ یەکسانە بە 5 جاران 2 دەکات 10، کۆی دەکەمەوە لەگەڵ 4 دەکات 4 بەسەر 5. ئەو کەرتەم کردە کەرتەکی ئاسایی یان ڕێژەی 4 بەسەر 5. ئەوە 2 ژمارەی تەواوم نووسی، 2 ژمارەی ڕێژەی بووە ژمارەیەکی ڕێژەی، 2 ژمارەی تەواو 4 ژمارەی تەواوە، 5 ژمارەی تەواوە. ئەو جۆرە کەرتانە دەکرێتە ژمارەی ڕێژەی بەو جۆرەی 2 جاران 5 کۆ 4 هەمیشە دابەش ژێرە. پرسیاری 5 وەکو گوتم چ دەکەم؟ ژمارەکەی ئێرە هەر وەکو خۆی لێرە دەنووسمەوە 889 دەژمێرم. ببورن چەند ڕەنووسە؟ 1 2 3 ڕەنووسە لە بەرهەندێ دابەشی 1000 دەکەم، 1000ش 3 سفری هەیە.
ئەوە کردمە ژمارەیەکی ڕێژەی 889 10/1000. سفر و فاریزەکەش نامێنێ دەسڕێتەوە. پرسیاری 6 دەکاتە چەند؟ ئەو ژمارەی بەبێ فاریزە دەنووسم دابەشی چەند ڕەنووسێ پاش فاریزەی 2 ڕەنووسێ واتە دابەشی سەدی دەکەم، واتە دەنووسم 7 3 1 بەبێ فاریزە دابەش 100. ئەگەر لێرە ڕەنووسی دیکە هەبە 3 ڕەنووس بە دابەش 1000 تەنیا ئەو فاریزەی لێرە لا دەبم نامێنێ فاریزە دابەشی سەدی دەکەم، ئەوە دەکاتە ژمارەی ڕێژەی. لێرەش دەکاتە کەمەکەی وەکو خۆی دەنووسمەوە 7 جاران 3 21 کۆی دەکەمەوە لەگەڵ 1 22 دابەشی 3 دەکەم 22 ببورن 22 دابەش 3 بە کەمەکەش هەر وەکو خۆی دەمێنێتەوە چونکە کەم 22 ژمارەی تەواوە، 3 ژمارەی تەواوە بووە ژمارەی ڕێژەی، چونکە ژمارەی ڕێژەی هەمیشە دەتوانین بینووسین وەکو دابەشکردنی 2 ژمارەی تەواو بەسەر 1. لێرە دەمەوێت ئەو سەرنجەی بدەم خوێندکاری ژیرکەوە نووسینی ئەو ژمارە ڕێژەیە دەتوانێت ئەوهاش بنووسی دەکاتە 22 بەسەر کەم 3 هیچ جیاوازی نییە، هەر یەک شتە یان دەتوانێت ئەوها بنووسی دەکاتە کەم لێرە ئەو جا 22 بەسەر 3 هەر یەک شتە، هیچ جیاوازی نییە لە کاتی هەبوونی کەم. بێگومان ئەگەر 1 کەم هەبوو ئەگەر 2 هەبوو شتەشکەیە. تەواو بووین لێرانەش. ئێستا دێمە لای هێڵی ژمارەکان بەکاربێنە بۆ ئەوەی ژمارەیەکی ڕێژەی لە نێوان 2 ژمارەی دیاری کرا و بدۆزیتەوە. لێرە ئەوەی ئاسانەکە هێڵی ژمارەکان دروست کرایە هەتا بێمە لای چەپ ژمارەکە بەهای بچووک دەبتەوە هەتا بچمە لای ڕاست هەمیشە ژمارەکە بەهای گەورە دەبی، سفریش لە ناوەندەیە، نەکەمە نەکۆیە، نە پۆزیتیڤە نە نێگەتیڤە. ئێستا پرسیاری ژمارە 8 ئەو کەرتە چییە دەکەویتە مابەینی 1 زوو دەچم 1 ئەوە 1 و نیویش ئەوەش 1 و نیو چ کەرتەکە زۆر دیارە بێگومان کەرتی 1 و 1 بەسەر 4. لەبەر هەندێک ئەوە زۆر ئاسانە خوێندکاری ژیر بە خۆت دەتوانێت هەموو ئەو کەرتانە ببینیەوە دەکەونە مابەینی ئەو کەرتە کە لێرەیە و ئەو کەرتە کە لێرەیە دیارە چ کەرتێک لە مابەینەیە. هەروەها کەرتی نیو ئەو پرسیارە ئەوە نیو ئەوەش 1 زۆر بە ئاسانی دیارە چ کەرتێک لە مابەینەیە. بەڵام ئەگەر بە خۆمان هێڵی ژمارەکان دروستکەین دەبی زۆر ئاگان لێبی کو دروست دەکرێت، زۆر لەو ئاسانانە نییە. دوایە کەرتی کەم دیسان کەم نیو ئەو کەرتە کەم نیو لێرەیە و کۆ نیویش لێرەیە چونکە کۆ نەنووسرا لێرە پێی ناوێ بنووسری، ئەگەر نەنووسرێ واتە بەخۆی پێی ناوێ بنووسی نەشنووسرایە کۆ. بەڵام کەم نیو چه هەیە لە مابەینی کەم نیو کامەی دەنووسی بنووسە 3 لێرانە ئەو سفرەی نانووسین تەنیا 1 بەسەر 4 و کەم 1 بەسەر 4. ئەوجا تەواو بووین لێرە. ئێستا دێمە لای ڕاهێنانی ئازاد. هەر یەکە لەو ژمارە ڕێژەیانە لەسەر شێوەی دابەش بنووسەواتە لەسەر شێوەی ڕێژە. گوتمان لێرە چ دەکەم؟
پرسیاری 12 سێ جاران 9 دەکاتە 27 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 27 28 29 دا بەش 3 29 دا بەش 3 ئەوە کردمە ژمارەی ڕێژەیی لەسەر شێوەی ب لەسەر ج کەم هەفتاویەک سفر و هەفتاویەک دەکاتە چ دەکاتە کەمەکەی لێرە دەنووسم هەفتاویەکەکەش لێرە دەنووسم سفر و فاریزەکەی لا دەبەم دەژمێرم چەند ڕەنووسم هەیە 1 ڕەنووس 2 ڕەنووس لە لای ڕاستی فاریزە ژمارە 100 دادەنێم ئەگەر تەنیا 1 ڕەنووسم هەبوو ژمارە دەدا دەنێم ئەگەر 3 ڕەنووسم هەبوو ژمارە 1000 4 ڕەنووس 10,000 5 ڕەنووس 100,000 6 ڕەنووس 1 ملیۆن لێرە هەروەتر هەشتایەکەی دەنووسم فاریزەکەی نانووسم چوارەکەی دەنووسم دەژمێرم چەند ڕەنووسم هەیە لە لای دەستی ڕاستی فاریزە لە لای ڕاستی فاریزە 1 واتە دا بەش دا لێرەش دیسان کەمەکەی دەنووسمەوە 2 جاران 8 16 لەگەڵ 5 16 و 5 16 17 18 19 20 21 دا بەش 8 دەکاتە 3 1 8 دا بەش 100 تەواو بووین لێرانەش ئێستا دێمە لای هێڵی ژمارەکان بەکاربینە بۆ ئەوەی ژمارەیەکی ڕێژەیی لە نێوان دوو ژمارەی دیاری کراو بدۆزیتەوە لێرە تۆزۆکەک وەکو هێڵەکەی دیکەنیە بە خۆم دەبی ببینمەوە ژمارەکانم لە چێن دەرێ دانێم لەسەر ئەو هێڵەی تۆزەک وەچی یەکەم جاری ئاسان نییە زۆر بەڵام هەر ئاسانیشە 17 0 و 2 بەکەم نێگەتیڤ 0 و 2 بەکەم نێگەتیڤ لە چێە دەبی زوو بیبینمەوە 0 و 2 بەکەم نێگەتیڤ بنووسم لێرە ئەوە 0 و 1 بە نێگەتیڤ لێرە 0 و 2 لێرە بەڵام چونکە جێم نییە لەسەرەوە دەنووسم 0 و ببور 0 و 2 بە نێگەتیڤ ئەوە 0 و 2 بە نێگەتیڤ ئێرەش ئەو خوارەوە لێرە ئەوە ئەو خەتە ئەو هێڵە 0 و 3 بە نێگەتیڤ بەکەم ئێرەش ئەو سەرەوە با بنووسم پێشم ناوێ جارێ بەڵام هەر بنووسم ئێرە ئەو هێڵە ژمارەی لێرە 0 و 4 ئەزانم لۆ 4 باش نانووسێ 0 و 4 بە نێگەتیڤ ئەو جە ئێرە بووە 0 و 5 بە نێگەتیڤ دوایە لێرە 0 و 6 نێگەتیڤ 0 و 7 و هەتا دوایی ئێستا چ بوو ژمارەکە 0 و 2 0 و 4 لە مابەینیان چ هەیە خوێندکاری ژیر لە مابەینیان 0 و 3 بە نێگەتیڤ کەم 0 فاریزە 3 تەواو بووین لە مابەینی 0 و 0 و 2 چ هەیە ئەوەتە سفرەکە لێرەیە لەگەڵ 0 و 2 لە چێە بێگومان 0 و 1 لێرەیە 0 و 2 0 و 2 لێرەیە 0 و 3 لێرەیە 0 و 4 لێرەیە ئەو هێڵە ئەو هێڵە ئەو هێڵە ئەو هێڵە لەمابەینی 0 و ئەو 0 و 0 و 2 چ هەیە بێگومان 0 و 1 هەیە ژمارەی ڕێژەیی ئەدیب ئەو پرسیارە 0 و 6 و 0 و 8 بە نێگەتیڤ لێرانە 0 و 6 نێگەتیڤ لێرە 0 و 7 نێگەتیڤ لێرەش 0 و
هەشتە نێگەتیڤ. ئەوجا چ هەیە لە مابەینی 0.6 و 0.8 بە دڵنیاییەوە کەم 0.7 هەیە. ئەوەش تەواو بووین. دێمە لای ژمارەیەکی ڕێژەی نێوان دوو ژمارەی دیاریکرا و بدۆزەوە. لێرە دوو ژمارە هەیە، پرسیاری 20 3/4 و 1/2 ئایا چ کەرتێک یان چ ژمارەیەکی ڕێژەی لە مابەینی ئەو دوو ژمارە هەیە. لە چێ ئەو پرسیارەم چاک کردیە؟ لێرە ئەگەر تەماشاکەم 3/4 و 1/2 دەبی زوو تەمەشای ژێرەکانیان کەم، ئەگەر ژێرەکانیان نەکەمەیەک تۆزێک سەختە، لەبەر هەندێ ئەو چارە و ئەو دووەی دەکەمە یەکشت یەک ژمارە. چ ژمارەك باشە لە مابەینی 4 و 2؟ ژمارە 8 باشە، چونکە 8 دابەش دەکرێت بەسەر 4 و بەسەر 2ش. ناتوانم بیکەمە 6 چونکە 4 جاران چ بکەمە 6، 4 جاران هیچ شتێک نابیتە 6، هیچ ژمارەیەکی تەواو، لەبەر هەندێ دەبی بزانم چ دەکەم. کەواتە لێرە 4 جارانی 2 دەکەم و مەجبورم ناچارم سەرەوەی کەرتەکەش جارانی 2 بکەم، دەنا بەهایەکە دەگۆڕدرێ. بەڵام ئەمن تەنیا و تەنیا پێویستم بە ژێرەی کەرتەکەی کە ببیتە 8، بەڵام ناچارم سەرەوە ژێرەی جارانی 2 بکەم هەتا ژێرەکە ببیتە 8 ئی هەردوو کەرتەکەی 3/4 و 1/2 هەتا بتوانم بەراورد بکەم. کەواتە 3 جاران 2 و 4 جاران 2 کەرتەکەی دیش هەروە جارانی ئەو جارەی جارانی 4 دەکەم، چونکە 2 جاران 4 ئەوزە دەبیتە 8. ئێستا کەرتی یەکەم 3 جاران 2 دەکا 6 بەسەر 4 جاران 2 دەکا 8. کەرتی دووەمیش 1 جاران 4 هەر 4 2 جاران 4 دەکا 8. دوو کەرتی نوێی جوان بەدەستم هات، هەردووچیان ژێرەکەیان 8 زۆر ئاسانە. کامە کەرت سەرەوەی گەورە بوو ئەو کەرت گەورەتراواتە 6/8 گەورەترە لەسەر 4/8. زۆریش ئاسانە بزانم چ کەرتێک دەکەویتە مابەینی ئەو دوو کەرتانە. بێگومان 6/8 بەهایەکەی وەکو 3/4، 4/8 بەهایەکەی وەکو 1/2. هیچ گۆڕانکاری نییە. ئێستا زۆر ئاسانە بزانم چ لە مابەینی 4 و 6 هەیە. بێگومان 5 هەیە، 5/8. ئەوە دیتمەوە بەو ڕێیە ئاسانەی. لێمە لای پرسیاری 21 کەم 7 و کەم 15/2. ئەوە کو کەم 7 و کەم 15/2. هەموو ژمارەی تەواو دەتوانم یەکسەر بە خۆم ژێرە یەکی لۆدانێم بەبێ هیچ ئەوەی بەبێ بیرکردنەوە، چونکە 7 دابەشێ کەر دەکا 7. لەبەر ئەوەی ئەو کەرتە ژێرەی هەیە با لێرە ژێرە چیش دانێم، هەرچەندە یەک ژێرە نییە، بەڵام دەتوانم بیکەمە یەک ژێرە. ئێستا کەم 7 بەسەر 1 ژێرەکەم دانا و کەم 15/2 هەروەکو خۆی نووسیمەوە. ئێستا دەمەوێت ژێرەی ئەو کەرتانە بکەمە یەکشت. ئایا بکەمە چ؟ بکەمە 3 ژێرەکەیان بکەمە 4؟ چەند ژێرەکە گەورە بی زیاتر کەرتم دەست دەکەوی. کەواتە لێرە ئەمن بڕیار دەدە ژێرەکەیان بکەمە 4. ژێرەی کەرتەکان با 4 بی. سەرە و ژێرەی کەرتەکان مەجبورم لێرە کەرتی یەکەم جارانی 4 کەم هەتا ببیتە 4، بەڵام کەرتی دووەم پێویست ناکە جارانی 4 کەم، تەنیا جارانی 2 دەکەم، ئەوجە دەبیتە 4 ژێرەکە. ئەمن هەمیشە ژێرەکە گرنگە، سەرەوە گرنگ نییە. زۆر ئاسان. ئێستا کەم 7 جاران 4 دەکاتە 28، وەک کەمەکەش هەر وەکو خۆی دێتە خوارێ، 1 جاران 4 دەکات 4. کەرتی دووەمیش 15 جاران 2 دەکاتە 30، کەمەکە هەر وەکو خۆی دەنووسمەوە 2 جاران 2 دەکات 4. دوو کەرتی زۆر باشم بەدەست کەت، ژێرەکەیان 4، زۆر ئاسانە بەراورد بکەم.
لەما بینی 28 و 30 چ ژمارەکەیە؟ ژمارە 29 هەیە، دابەش 4. ئەوە دۆزیمەوە ژمارەیەکی ڕێژەی لەما بینی ئەو دوو کەرتانەی کە هەمبوون پێشترێ. بەڵام هەوڵ بدە خوێندکاری ژیر هەتا ژێرەکە گەورەبی باشە. ئەگەر ژێرەکەمان کردبا 2 هیچ کەرتەکی ئەوها بەدەست نەدەهات. 3ش هەر بەدەست نەدەهات. 3 هەر نابی چونکە 2 کوب بکەمە 3 دوو جارانی چ بکەم ببیتە 3 ناتوانم. 2 دەتوانم تەنیا جارانی 2 بکەم و جارانی 3 بکەم و جارانی 4 بکەم لەبەر هەندێ 4م هەڵبژارد. ئەوە تەواو بووم لێرەش. دێمە لای پرسیاری ژمارە 22 104 و فاریزە 1 137 بەسەر 8. فاریزە 1 137 بەسەر 8 ئەگەر 138 بەسەر 8 بی دەکاتە 104. واتە لێرە زۆر ئاسانە، پێی ناوێ خۆم زۆر ماندی کەم. دەتوانم بنووسم 104 بۆ وێنە فاریزە 0-1 لەما بینی ئەو کەرتە و ئەو کەرتەیە، چونکە 104 دەزانم لە 103 گەورەترە. دەشزانم ئەو 104 لەو 104 بچووکترە کو دەزانم چونکە یەکەم ڕەنووس پاشی فاریزەی 0 گچکەترە. لێرە یەکەم ڕەنووس 1 واتە ئەو ژمارە گچکەترە لەو ژمارەیە، کەواتە بەدەیان کەرتی دەتوانم بنووسم ئەوەی ڕاستی بی 104 و 0-2 104 و 0-3 104 و 0-4 هەتا دوای هێشتا ناکاتە 104-1. هەمووشیان چونکە 104 ئەوە تەواوەکەی 103ە، بێگومان دەبی بزانم ئەمن ئەوە 103 تەواوە هێشتا نەبوویتە 104، کەواتە ئەو 104 هەر گەورەترە لەو کەرتەی. دەشزانم بچووکتر لەوەی، کەواتە دەکەویتە مابینی ئەو ژمارەیە، دەکەویتە مابینی ئەو ژمارەیە و ئەو ژمارەیە. بەدەیان کەرتی دیش لێرە دەتوانم بنووسم بە شێوەی دەی. بەڵام ئایا نووسرابوو بە شێوەی ڕێژەی بنووسە؟ ئەوەی نازانم، با تەماشایەکی بکەم نەوەک نووسرابی دەبی بە شێوەی ڕێژەی بنووسم. ژمارەیەکی ڕێژەی، کەواتە دەبی ئەمن ژمارەکەی بکەمە ڕێژەی. با بچم بزانم کو دەیکەمە ڕێژەی. بە 104 و 0-1 هەڵبژێرم. ئەو ژمارەی هەتا بکەمە ڕێژەی چ دەکەم؟ دابەشی دەکەم بەسەر. لێرە 2 ڕەنووسم هەیە، کەواتە دابەشی دەکەم بەسەر 100. ئەو جەفاریزەکەش دەستڕمەوە، کەواتە ئەو کەرتەم بەدەستینا. هەرچەندە کەرتەکی زۆر وەکو بڵێ جوانیش نییە، بەڵام کەرتە. 1000 و لێرانە 10401 بەسەر 100 ئەوە کەرتەکە کە دەکەویتە مابینی ئەو کەرتە و ئەو کەرتە. ئەوە بۆ جۆرەی ئەوە ژمارەی ڕێژەیمان بەدەست کرد. ئێستا بچمە لای پرسیارەکان. لە مابینی 16-1 و 16-0-1 چ هەیە؟ 16-1 و 16-0-1 چ هەیە؟ دەتوانم بنووسم. بێگومان ئەوە گەورەیە، ئەوە بچووکترە، چونکە لە پاش فاریزەی 1 هەیە، لێرە لە پاش فاریزەی 0 هەیە لە جیاتی یەکەکەی. ئەوجە لە خانەی دووەم 1 هەیە، ئەو یەکە بەهای زۆر بچووکە، کەواتە دەتوانم ئەو ژمارەی بنووسم بۆ وێنە 16-0-2 کە دەزانم گەورەترە لەوەی، دەشزانم بچووکتر لەوەی.
ئێستا ئەو 1602 ئەگەر بمەوێ بیکەمە ژمارەی ڕێژەی دابەشی چی دەکەم، دوو ڕەنووسم هەیە لە ڕاستی فاریزەی دابەشی سەدی دەکەم لە هەمان کات فاریزەکەش لا دەبم تا 1602 دابەش سەد ئەوە کەرتەکە ژمارە چ ڕێژەیە کە دەکەویتە مابەینی ئەو ژمارەیە و ئەو ژمارەیە 16 دەکەویتە مابەینیان. زۆر بە ئاسان. ئەگەر بمێ کەرتەچی دیکە بنووسم دەتوانم ئەوها کەرتەچی دیکە ژمارەیەکی ڕێژەی دیکە دەنووسم بۆ وێنە 16 و 0 دەزانم گەورەترە لەو ژمارەیە، دەشزانم بچووکتر لەو ژمارە، بەڵام ڕێژەی نییە دەیکەمە ڕێژەی لەسەر شێوەی ڕێژە دەینووسم، ڕێژەیە بەڵام لەسەر شێوەی ڕێژە دەینووسم هیچ نەبی دابەشی سەدی دەکەم چونکە دوو خانەم هەیە لە ئەوجا ئەو فاریزەش لا دەبم 1603 دابەش سەد. بچمەوە لای پرسیارەکان. پرسیاری 24 بزانم بچم ئەو پرسیارەم کۆشی تەڵ کردیان. 24 3 و 5 بەسەر 8 و 27 بەسەر 8 ئەو 3 دەتوانم تۆزێک بگۆڕم 8 جاران 3 24 لەگەڵ 5 دەکا 29 بەسەر 8. ئەو کەرتەش چییە؟ 29 بەسەر 8 27 بەسەر 8 چ هەیە لە مابەینیان؟ بێگومان 28 بەسەر 8 کەواتە کەرتەکەی مابەینیانم دیتەوە، ژمارە ڕێژە یەکەم دیتەوە، زۆر زۆر بە ئاسانی. ئێستا پرسیاری کەم 3 بەسەر 4 و کەم 3 بەسەر 8. کەم 3 بەسەر 4 و کەم 3 بەسەر 8 ژێرەکانیان دەبی بکەمە یەک هەتا بتوانم بەراورد بکەم، واتە کەم 3 بەسەر 4 جارانی 2 دەکەم، بەڵام ژمارەکەی دیکە پێی ناوێت جارانی هیچ بکەم چونکە بەخۆی هەشتە ژێرەکەی. کەرتی یەکەم بووە کەم 6 بەسەر 8، کەرتی دووەمیش بووە کەم 3 بەسەر 8. چ هەیە لە مابەینی ئەو دوو کەرتەی؟ بێگومان کەم 4 بەسەر 8 هەیە و بێگومان کەم 5 بەسەر 8 هەیە. دوو کەرتم بەدەستهێنا بە شێوەیەکی زۆر زۆر ئاسان. ئێستا دێمە لای پرسیاری تەواو بووین لێرە وا بزانم ڕادەوەسم خوێندکاری ژیر چونکەوانەکە هەتا زۆر دوور و درێژ نەبی. ئەو پرسیارانەی کەماینەوە لەوانەی داهاتوو شیتەڵیان دەکەم هەتا وانەی داهاتوو هەر بژی.